بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی سێمی بەرنامەی جێپەنجا لەگەڵ محەممەد ئەمین پێنجوێنی سیاسەتمەدار بە ئەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر هەندێک باسی گرنگ بکەین بە تایبەتی کە پەیوەست بێ بە پارتی کرێکارانی کوردستان یاخود کورتکراوی پەکەکە قسە لەسەر ئەوە ئەەکەین دەپرسین ئایا محەممەد ئەمین پێنجوێنی لە نێوان ئەمریکا و ئەوروپا و سیاسەتمەدارانی کورد و دنیای عەرەبی بۆچی نەیانتوانی پەکەکە لە لیستی تیرۆر دەربهێنن. ئایا کێ بوو ئەندازیاری پرۆسەی ئاشتی لە تورکیا؟ لە کتێبی چۆن بووم بەپرد نووسەر باس لەوە دەکات دەڵێت پەیوەندی نێوان کورد و پارتی داد و گەشە پێدان یاخود ئەردۆغان مەهەپە و شۆڤێنیەکان و نەژاد پەرستەکانی تورکیا تێکیاندا. ئایا بۆچی نەتوانرا پرۆسەی ئاشتی لە تورکیا بگاتە ئەنجام؟ ئەو پڕۆژەی ئیمرەتەنەر ڕاوێژکاری ئەمری قەومی تورکیا ئامادەی کرد بوو بۆ چارەسەرکردنی کێشەی کورد و پەکەکە و تورکیا چی تێدا بوو؟ ناواخنەکەی بریتی بوو لە چی؟ ئەمانە کۆمەڵێ باسی گرنگن لە بەشی سێمی بەرنمەکەماندا لەگەڵ کۆمەڵێ پرسیاری تری مێژووی لە ژیانی سیاسی محەممەد ئەمین پێنجوێنی هەوڵ دەدەین تاوتویکەین. خۆشحاڵم لە بەشی سێم مامۆستا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. منی شەروەها خۆشحاڵم. بۆچی محەممەد ئەمین پێنجوێنی وەکو دیبلۆمات کارێک باوڵێن یا وەکو نێوەنگیرێک لە نێوان ئەمریکا و ئەوروپا و دنیای عەرەبی و تەنانەت سیاسەتمەدارانی کورد و عێراقیش نەیتوانی بەو هەموو هەوڵەوەکە وەکو خۆت باسیەکەی وە لە بەشی یەکەم و دومی بەرنمەکە هەندێک شتمان باس کرد پەکەکە لە لیستی تیرۆر دەربهێنن؟ پەکەکە خرای لیستی تیرۆر لەسەر تەڵەبی تورکیا کە ئەندامی ناتۆیە و ئەندامی یەکێتی ئەوروپایە و تورکیا لە مەوقعێکی جوگرافی زۆر ستراتیجی و جیۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە کە ئەوروپا و ئەمریکا و غەرب بە هەموویەوە ئاعتیمادێکی زۆریان لەسەر تورکیایە چونکە مەوقعەکەی زۆر هەستیارە لە جوگرافیای جیهانی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. لەبەر ئەوە زۆر پشتگیری تورکیا ئەکەن حتا ئێستایش کە ئەو تورکیا ئەم سیاسەتی ئێستای تورکیا ئەم هەموو کارەی کردووە کە ئەوروپا لێی ناڕازیە، ئەمریکا لێی ناڕازیە، ئیسرائیل لێی ناڕازی بووە تام دوایە کەوتونەتەوە گفتوگۆ و چارەسەری کێشەکانیان. گرنگیەکی تورکیا هەیە بۆ ئەوروپا ئەوان تورکیایان وەکو بربەستێک وەکو سەدێک داناوە لە بینی خۆیان و لە بینی ئەوروپا و میلەتان و دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوین، لە بینی عەقڵی ئەوروپی و عەقڵی شەرقی ڕۆژهەڵاتی کە ئەوان ترسیان هەیە لەم عەقڵە بچێتە ئەوروپاوە، بەدایبەتی مەدی ئیسلامی کە ئیسە لە کۆڵێن نووز و گەشەداندایە لەسەر ڕووی جیهان و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەبەر ئەم سەبەبانە وەکوتم لێرە شتێک هاتۆ بیرم لەو چوونانەی ئەمریکا ئێمە لەگەڵ دوو سیناتۆری گەورەی کە ئەو وەختە وە تا ئێستایش یەکێک بوون لە عەقڵی داڕشتنی سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە جیهان و بە تایبەتی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە زۆر باسی مەزلومیەتی کوردمان کرد و باسی ئەو وەزعی کە کوردی تایە و باسی ئەو هێرشەی کە هەیە لەسەر کورد لە هەر چوار پارچە و لە هەر چوار دەوڵەتی داگیرکردی کوردستانەوە. یەکێکیان ئاوایوت وتی ئێمە لە ستراتیژی سیاسیمان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو سیناتۆرە ناوی تۆم لانتۆز بوو، خۆی و ژنەکەشی هەردووکیان سیناتۆرن لە مەجلیسی سینا لە ئەمریکا. وتی ئێمە یارمەتی کوردی عێراقماندا
و لە یارمەتی کوردی سووریش ئەدەین تاک سەددام ڕووخا چونکە سەددام یەکەم دوژمنی ئێمە بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دژی هەموو بەرژەوەندەکانی ئێمە بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە بە دوژمنێکی سەرسەختی خۆمان ئەزانی و هەدەفمان ڕووخاندنی بوو وتی کە ئەوە ڕووخا ئەنجا بیرمان لەوە کردەوە کە ئێمە یارمەتی کوردی تورکیا بووی وتی بەڵام کە سەددام ڕووخا ڕژێمێکی تر هاتە سەر حکوم کە ڕژێمی جمهوریەتی ئیسلامیە ئەوە بۆ ئێمەی ئەمریکا کار ئاواشی کردوتی ئەوەی بۆ ئێمەی ئەمریکا بۆ سیاسەتی ئێمە و بەرژەوەندی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەددام خەترترە بۆ ئێمە ئەمە وای کرد کە ئێمە یارمەتی ئێوە نەدەین چونکە تورکیامان داناوە وەکو سەدێک لە بەینی عەقڵی ڕۆژهەڵاتی و عەقڵی ئەوروپیدا و ئێمە یارمەتی تورکیاین چونکە ئەو تورکیایە هەر ئاواشی وتی دی 50 ساڵە ئەمە قسەی ئەوە من نامێ ئەو قسەیە و خۆم بیکەم بەڵام قسەکەی ئەو نەقڵەکەم وەکو لە مەقولە هەیەڵێ نەقلی کفر نییە ئەو وتی ئێمە ئەو سەگا بەخێوەکەین چەند ساڵە بۆ ئەوەی بوەڕێ بە سۆڤێت و ئێران بە سۆڤێت و شوێعەتی عالەمی کە لە سۆڤێتە کە سۆڤێت ڕووخا کە سەدامیش نەما ئێمە بیرمان لەوە کردو یارمەتی کورد بێن بەڵام بۆ نەکبەتی ئێوەی کورد هەر ئاواشی کرد ئێمە 3 کەس بین من و کاگەسمەت و پرۆفیسەر ئیزادی هەیە لە ئەمریکای سەیش بۆ نەکبەتی ئێوە ڕژێمی ئیسلامی ئێرانی هاتووە ئەوە دژمنی ئێمەیە لەبەر ئەوەیە ئێمە یارمەتی کوردی عێراق دەین دەستراتیژی سیاسەتی استراتیژیمان لە شەرقیوەست یارمەتی کوردی سووریا دەین بەڵام یارمەتی کوردی تورکیا نادەین چونکە تورکیامان پێویستە ئەمانوێ ئەو کارەی کە دژی سۆڤێت بۆی کردین بەرامبەر بە ئێران بەکاری بێ ئەمە قسەی کاتەمە هۆکارێکی سەرەکیە کە ئێوە نەتانتوانی ئەوە بکەنکینە ئەم مۆزوعەتان ئەکردەوە ئێوە لایەن لای کۆنگرێزمان و سیناتۆرەکان بەڵێ لە هەچیەکمان بینی بێ باسی ئەومان کردووە بەڵام کە ئەو ئاوای وتر هینی داینێ چونکەمان وەکوتم ئەمە یەکێکە لە داڕشتنی عەقڵی سیاسی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەنجا کە ئەوە دیار بۆ قسەی خۆی نەبوو قسەی هەموو کۆنگرێسمان و قسەی هەموو ناومێت بوونەوە ئێمە ترکەوتی ئەمە یارمەتی تورکیا نادەین یارمەتی کوردی تورکیا نادەین بەڵام ئێمە ئەو شەڕێشمان پێ ناخۆشە هەوڵە دەین لەگەڵ تورکیا کە بە دیالۆگ چارەسەری مەسەلەکەتان بکە بەڵام ناتوانین داوا لە تورکیا بکەین و فەرزی بکەین بەسەریا بڵێن ئەبێ لەگەڵ کووردا دابنیشین ساڵی چەند بوو ئەمە چوونەکەمان بە ئەمریکا ساڵی 95 ئەوەی ئەو کاتێک کە ئەچنە نیویۆرک و سکرتێری نەتەوە یەکگرتوەکانی شەوین لە بەشەکانی پێش و باسمان هەر لەو سەفەرافەت پەترۆس غالیشماندی و ئەو مەجموعە سیناتۆر و کۆنگرێسمان باش لەم ساڵانەی دواییدا چکا لە بەشی پێشووترا باسی پرۆسەی ئاشتیشمان کرد وە کرانەوەەوە دیالۆک و گفتوگۆ لە نێوان هێزە لە نێوان کورد و حکوومەتی تورکیا بڵێن پەکەکە و تورکیا ئەکرێ بڵێن کێ ئەندازیاری پرۆسەی ئاشتی بوو لە تورکیا خۆی کە حیزبی ئاک پارتی ئەردۆگانیەکان هاتنە سەر حکوم بیریان لەوە کردو چۆن کورد زیاتر بەلای خۆیان ڕاکێشن کوردیش بەچی ڕاکێشرێ بۆ ئەوەی مەسەلە قەومیەکەی لەگەڵا مناقەشە بکەین و هەروایش وایش بووە لە عێراقیش و لە ئێرانیش و ئەو شوێنانی کە کوردی تایە ئەوان کە هاتن وەکو لە پێشی شاباسم کرد کە هاتن ویستیان لەگەڵ کووردا وەکوڵێ کرانەوەیە بکەن ئینفیتاحی بکەن ئیترەوە بۆ ئەو پرۆسەیە دەستی پێ کرد چونکە بە دەنگی کورد ئەوان ئەکسەریەتی پەرلەمانیان هێناوە و ئەم هەموو گۆڕانیان کە کاریان کرد لە تورکیا
بە قانون لە پەرلەمان چونکە هەچی ئەردۆگانێکە تەدەخلی بۆ دەرەوە جێژناردن بۆ دەرەوە مەسلەی حکم لە پەرلەمانیەوە بۆ ڕئاسی مەسلەی زۆر مەسەلە چارە نووسازەکان هەمووی بە بڕیاری پەرلەمانەیە تا ئێستش دەوێت ئەوەی کێ زۆرینەی پەرلەمانی بەدەستەوە بێ ئەیەوێ ڕژێمەکە وەکو خۆی ئەیەوێ وە بیبا بڕێەوە لەبەرەوە ئەوان پێویستیان کە بە دەنگی کورد بۆچی کوردەکانیش دەنگیان دابەوە ئەوان لە یەکەم حملەی هەڵبژاردنە هاتنە سەر ساحە ئەوە بۆ ئەردۆگان شعری ئەحمەدی خانی خوێندەوە ئەیوو سەرکەوتنی ئەنقەرە لە دیاربەکرەوە دەست پێەکە کورد برای ئێمەیە کورد حەقیانەیە ببن بێنە پەرلەمانەوە کورد حەقیان هەیە لە حکوومەتا بەشدا ئەم قسانەی لە دیعای انتخاباتیە کرد ئەمە یەکەم جار بوو لە تورکیا لە دوای کۆمەل ئاتاتورکەوە لە دوای سیستەمی کەمالیەوە ئەمە یەکەم جارە لە تورکیا سەر کۆمارێک ڕێز وزرایەک یان لیدەرێکی تورکی بێ ئەم قسانە ئەمە سەرنجی هەمووی ڕاکێشان و پێویستی بە دەنگی کوردەکان هەبوو زۆربەی دەنگی کوردەکانیش بوو ئەردۆگانی هێنای بەڵام تۆش خۆت شایەتی لە کتێبەکە تا لە بەشی پێشوشا باسمان کرد ئەڵەی لە مێژووی کۆماری تورکیامە یەکەم جارەکە ئەم دەرفەتە بۆ کورد بڕاستێ وەستایشیشی ئەەکەیت وایە ستایشیشی ئەەکەیت تۆ تەنانەت باز لە سەفەرەکەتەکەی کە لەسەر تەوسیەی مامجەلال تۆ چویتە ئەمریکا هین چویتە عەفوو تورکیا هەر لەم کتێبە تاکە باسیەکەی باسی لەوە ئەەکەی کە لەوێ تۆ ئیمرە تەنەرە بینی کە ڕاوێژکارێکی ئەمری قەومی گەورەی تورکیایە بازەوە کە ئەڵەی خۆی خانە نشین بوو خەڵکی دیاربەکر بوو بەڵام ئەردۆغان و عەبدوڵڵا گول تەکلیفی لێکن 6 مانگ بمێنێتەوە بۆی پرۆژەیەک ئامادە بکات بۆ چارەسەرکردنی کێشەی کورد و پەکەکە لەگەڵ تورکیا ئەو پرۆژەیە نهێنی و ناواخنی ئەو پرۆژەی بە تۆوت چیتیا بۆ پرۆژەیە پرۆژەکەی ئەو بە کورتی کە ئاخر سەفەر پیان وتم و من هاتم لێرە جەنابی مامجەلال یادی بەخێر بینیم بۆم باس کرد چەند خاڵێکی ئەساسی بوو یەکەم پەکەکە هێزە چەکدارەکەی لە سنوور دوور بخاتەوە بێتە باشووری کوردستان وەکو خۆیان دەڵێن خارێجی تورکیا دووهەم لە پەرلەمان عەفوێکی عام دەرکەن بۆ هەموو ئەوانەی کە ئاخر نزیکەی 1500 ئەندامی پەکەکە محکومە لە 20 ساڵ و 15 ساڵە و تا ئەعدام و تا حکمی ئەبەدی ئەعدام لەوێ نییە ئەمانە عەفواتیان بۆ دەرچێت ئەمانە عەفواتیان بۆ دەرێت لەو 1500 600 یان ژن هەر ئافرەت ئەمانە هەموو عەفواتیان بۆ دەرچێت هەچی پەیوەندی هەبووە بەم قەزیەوە عەفو بکرێن مەقابلی ئەمانە وەکوتم ئیعلانی بکەن شەڕ بوەستێنن بێهێنە هێزەکانیان بخەنە دەرەوە ئەم کەسانەی کە ئێستا چەکدارن 10,000 کەسن 15,000 کەسن کە چەکدارن و لەگەڵ حرەکەی پەکەکان لە کوردستاندا بڵاو بڕوونەتەوە ئەوانە هەموو بچنەوە و بچن یا لە حیزبی هەدەب یا حیزبێکی تر دروستکەن بە ناوێکی تر نەکبەکە و لە هەڵبژاردنە بەشدار بن و گەرهاتنە پەرلەمانەوە یا لەگەڵ حکوومەتە کوالیسیۆن دروستکەن یان ببن بە ئۆپۆزیسیۆن ئەوانە من هەموو بە خاڵ نووسی بوو ئەوتی لەمانە 55 تا 60 کەس لیسێکیان هەبوو ئەمانە عەفو ناکرێن تا 5 ساڵ لە ماوەی 5 ساڵە ئەمانش وەجبە عەفوەکرێن حتا ئەمرە تەنەر وتی من خۆم هاتوومەتە ئەوڵێن شیمال لە عێراق ناڵێن کوردستان یا باشووریا وتی هاتوومەتە شیمالی عێراق سەرکردەکانی ئێوەم دیوە هەتا باسی کاک مەسعودی کرد باسی مامجەلالی کرد باسی زۆر کەسایەتی سیاسی کوردی کرد لە حیزبەکانی تر کە بینیونی بۆ ئەوەی ئەم پرۆژەیەی کەوتم دروستیکە
وتی ئەوانم دیوە ئەجا بینە سەرەوە ئەم 50 کەسە لە ئەوروپا ئەڵێن لە شیمالی عێراق ئەڵێن یعنی لە باشوور لەکوێ ئەڵێن دابنیشن ئێمە ئامادەین خەرجی و مەساریف و ئەمانەتیان بپارێزین تا ماوەی 5 ساڵ وەجبە ئەوانیش ئەفۆکرێنەوە یەنەوە ناو تورکیا و کاری سیاسی بکەن لەو حیزبەی کە دای ئەنێن یا لە هەدەب کە ئێستا حیزبێکی عەلەنیە. ئیتر ئەمە دەست پێکرا بە جێبەجێکردنی هەتا گەیشتە ئەوەی کە بەیانێک دەرکا پێڵێن بەیانی دۆڵمە باخچە ئەو شوێنەی کە نوێنەری ئەردۆگان خۆی نوێنەری هەدەپە سووریا سڕی سووریا ئەمە ئەندامی هین بوو لەوێ بەیانەکەیان خوێندەوە 12 نوختە دوای ئەوەیشەوە بوو کۆبوونەوە نەورۆزی 2013 هەوە ئامەد بەشدارە یعنی مەشهورە لە تاریخی حرەکەی سیاسی تورکیا و کوردستانی باکوور لەوێ بەیانەکەی ئۆجەلان خوێنرایەوە طبعا لە پێشە وەکوتم لەوێژ حەلقەی پێشیش باسم کرد کە ئێمە منە چوون بۆ تورکیا 2 جار 3 جار و دوایی داوامان کرد کە ئەبێ ئەمە لە ئیمرالیەوە بێەوەیترەوە بۆ ئەحمەد تورک و لەیلا زانا و وەفدی هەدەپە ڕۆژ ئیتر ئێمە ئیشمان تەواو بوو من و جەناوی مامجلال ئەوان کەوتنە سەر ئیش گەیشتە ئەم مەرحەلەیە کە باسم کرد لەویا ئەوەی کە دیار بوو و لەم دوایە بە دیکۆمێت لای برادەرانی پەکەکەی شەیە و لە هەموو زۆر شوێنی تری ئەوانەی کە ئێتیمام بە دیکۆمێت و بەڵگەنامە مێژوویەکان و سیاسیەکانەدەن هەیە لە ناو جێیشی تورکی حرەکەیەکی کە پەیوەندی بە دەرەوە و لە ژەنراڵە کەمالیستەکان هەن پیانەڵێن ئەرگەنەکۆن بەڵێ ئەرگەنەکۆن ئەم ئەرگەنەکۆنە حرەکەیەکی منەظەمی ناوجێشە بە هەزاران جەنەراڵ لەوێ لەو حرەکەیە ئیشەکەن ڕێکخراوێکی منەظەمە لە زابتێکی بچکۆلۆتیایەتی تا ئاخر ژەنەراڵەکانی سەری جێشی تورکی لە هەموو سنفەکانی جەوی مەشاد بڵێن هەمووی ئەوانە چوون تهدیدی ئەردۆگانیان کرد ئەگەر تەراجع نەکەی لەم حرەکەیە لەم پرۆژەی ئاشتیە لەم پرۆسی ئاشتیە تەراجع نەکەن ئێمە ئینقلابتانەکرێت سەرەوە ئەوە لە تەلەڤیزیۆنی دەرخا کە ڕئیسی ئەرکان باش بۆ نازانم کێ باش بۆ هات چووە لای ئەردۆگان و تەلەڤیزیۆنەکان پیشانیاوە وەلحاسڵ ئەردۆگان کەوتە حاڵەتێکی وا کە بۆ خۆی بۆ مانەوەی خۆی ئەوەی بە باش زانی کە تەراجوعی کرد لەم بەڵێنانەی کە دابووی بە ڕاستە بەڵام تۆ هەن نەقدیەوەشەکە یەڵی سیاسەتی هەڵەی پەکەکەش ئەمەی یعنی چۆنەڵی لەبار بن هەر لە کتێبەکەت باسیەکەی و بازەوەکەی کە لە ئیمرالیەوە ئۆجەلان ئەڵێ قەیچەکە با پەکەکە دوورکەونەوە لە ناوچە سووریەکان و چ کشتا بنێن پاساو نەدەنە دەسەوە یعنی کە ئەمانە هەیە ئەخر وەختێک من ناڵێم هەڵێ ئەڵێم پەکەکە بەجددی نەچوە پێشەوە بازەوەکە ئەڵی سیاسەتکار بەو دەربڕینەی ئەڵێم بەجددی نەچوە پێشەوە چونکە ئەوان هەر لە ئەساسەوە کە من چووم و هاتمەوە چوومە قەندیل و برادرانم دی و چوومەوە بۆ ئەوێ گومانیان هەبوو وتیان ئەمە سیاسەتێکی ئەردۆگانە ئەوێ احتیوامان بکە لەوە هەندێکیان زۆریان ناردە دەرەوە زۆر چەکداری کە لە ناو باکوورا بوون هاتنە باشوور لە هاتنەوەیان لە دەرچوونیان لەسەر سنوور نزیکەی 300-400 کەسیان لێ شەهید بوو من چوومەوە پێم وتم ئێوە داواکەن ئەوان بێنە دەرەوە سنوورەکان کەمینتان بۆ داناون ئەیان کوژن چۆن بێنە دەرەوە چۆن ئەوە بکەن ئەمان قیادەی ئێرە تێگەیشتن کە ئەمە هەڵەیەکە تەلەزگەیەکە تەڵەیەکە دانراوە بەڵام ئەمە ئەمە لەلایەک لایەکی تریش ئەردۆگان
وەکو ئەڵێن بە 120 دەرەجە. بەڵام تۆ خۆشت باسیەکەی کە یعنی ڕاستە، بەڵام ئەو دانپیانانە تەیە بۆ ئەردۆگانەڵی ئەمە مەهاپە و نەژاد پەرست و حیزبەکان شۆڤێنیەکانی تورکیا ئەم پرۆسیان تێکدا. بەڵێ مەهاپە هات ئەنجا ئەردۆگان پێویستی بە حەلیفێک بوو، بە هاوپەیمانێک بوو. مەهاپە هات عەرزی هاوپەیمانێتی کرد و لەگەڵ یا هاوپەیمانیان دروست کرد و فترەیەکی لە ماوەیەکی کەمە توانیان جەیش تەسفیە بکەن لە ئەرگەنەکۆن و ئەو ژەنەراڵانەی کە ئەزانن دژی ئەردۆگان ئەخر دوو نەوعە معارەزەی ئەم پرۆسەی هەبوو. لە ناو جەیشە دوو تەیاری گەورە هەبوو. تەیارێک دژی ئیتیجاهە ئیسلامیە ئیخوانیەکەی ئەردۆگان کە تا ئێستش ئەو تیارە هەرماوە نایانەوێ دەوڵەتی تورکیا بێ بە دەوڵەتێکی ئیسلامی ئیخوانی، چکەوە خۆزانی هەموو ئیخوانەکانی عالەم هات ناوێ و سیاسەتی ئەردۆگان داڵدەدانی هەموو ئیخوانەکانی جیهانی بوو و سیاسەتی ئەردۆگان لە عینی وەختا کە لەگەڵ کوردەکان لە دیالۆگا بوو کە هەموو ئەوروپا پێخۆشحاڵیان دەربڕی، ئەمریکیەکان پێخۆشحاڵیان دەربڕی کە بە دیالۆگ ئەمە چارەسەر بکرێ، لە عینی ئەو وەختا ئەو خەریکی ئەو گروپە تیژڕەوە ئیسلامیانە بوو کە ئیسێش بەشێکیان لە تورکیا لە عەفو لە سووریا شەڕەکەن بۆی و بەشێکیشی ناردوون بۆ وڵاتەکانی. بەڵام ئەمانە کەشف بوو. ئەردۆگان تەراجوعی کرد لە هەموو بەڵێنەکانی، حتا قسەیەکی مام جەلال نووسیویش و ئازام لە کتێبەکە و لە هەندێک شوێنی ژووتومە و لای خۆشم نووسیومە تەرجیلم کرد. مام جەلال کەوتی بڕۆ بۆ لای کاگنەچیر، من لەگەڵ ئەردۆگانە تازە ناتوانم قسە بکەم و عاجز بووینە وتم بۆچی؟ مام جەلال وتی لەبەر ئەوەی بەڵێنی زۆری پێدام و وعدی زۆری پێدام و هیچیشی جێبەجێ نەکرد، لەبەر ئەوە من ئینسیحابەکەم لە میشە. و فعلا ئەردۆگان زۆر بەڵێنیدا، زۆر باشاتە پێشەوە، بەڵام زوو تەراجوعی کرد. یەکەم لە ترسی ئەو تیارە بە قووەتانەی ناو ئەرگەنەکۆن و ئەو ژەنراڵە ژەنراڵە ئیلمانیانەی کە دژی ئیتیجاهی ئیسلامین لە ناو تورکیا بێتە سیستەم وەکویست. باش لە لایەکی ترەوە باسێکی گرنگە وروژێنیت، ئەڵێ بەڵام لە ڕووی فەرهەنگیوە لە ڕووی زمانی کوردیوە لە زۆر شتی ترەوە لە ناو تورکیا نیەت هەبوو، یعنی هەنگاو نرا خۆ فعلەن لە ناو زانکۆکانە لە هەندێک شوێنە تەنانە ڕێ بە زمانی کوردی درا قسەکردن کە چەند ساڵ بوو زمانی کوردی خۆت ئەزانی هەر بە قانون قسەکردنەکەی مەمنوع و بەڵام ئەم هەوڵانە درات تۆ ئەی کوێنی بە بەشێک لە دەستکەوتەکانی ئەڵەی هاوشێوەی دەستکەوتەکانی بەیانی 11 ئازاری ساڵی 1970 بوو کە سەرکردایەتی شۆڕشی کورد و حکوومەتی عێراقی کۆمەڵی دەستکەوتی فەرهەنگی لە بواری پەروەردەی و ڕێکخراوە پیشەکان و ئانە هەبوو. من ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێینەوە لاتان. دووبارە سڵاوتان نێبێ. بەر لە ناوبڕەکە باسی دەستکەوتە فەرهەنگیەکانم کرد لە باکووری کوردستان کە هەوڵی بۆ دراوە تەنانە ڕێگە بە زمانی کوردیش درا. تۆ خۆشت لە کتێبەکەتە باس لەوەکەیت. ڕاست لەو پرۆسەی ئاشتیا وەکو وتویشمە چۆن 11 ئازار و تەقینەوەیە بوو لە کوردستانە، بۆمبایەک تەقیەوە و حرەکەی کولتوری و ڕۆشنبیری و فەرهەنگی و سیاسی کوردی هاتنەوە مەیدان و دەستیان کردو بەکار. لەوێ شتێکی وا بوو لەو 4 ساڵی پرۆسەی ئاشتیا زۆر سازی و دەستگا مەسەلەیەکێتی نووسەران، یەکێتی شانۆکەران، یەکێتی مامۆسانی کوردستان، ئەمانە ئەنیستۆی ئەستەمۆڵ بوو بە ئەنیستۆیەکی ڕەسمی. زۆربەی خوێنەوار و ڕۆشنبیرەکانی کورد کە لە ئەستەمۆڵ و ئەنقەرە و وەکو خۆیان ئەڵێن مەترۆپۆلەکانی تورکیا لەوێ چەند ساڵە دەمیان بەسراوە هاتنە مەیدان و دەستیان کرد بە چالاکی فەرهەنگی. ئیتر لە بواری شانۆ بوو، لە بواری هونەر بوو، لە بواری ئەوە لە زانکۆکان هەندێک زانکۆ ئیدارەی زانکۆ بڕیاریدا، زۆربەیان ئیداری زانکۆکان بڕیاریاندا کە دەرسی کوردی،
چکە زۆر لەو مامۆسا کوردیانە هاتن ئەوەختەی کە من لە ئەنیستۆی بەرلیل بەڕێوەبەر ئەنیستۆ هاتن دەورەی فێربوونی زمانی کوردیمان بەوە کردنەوە چەند دکتۆر و پرۆفیسۆری کورد کە لە ئەوروپان ئاهاتن لەوێ فێری زمانی کوردیانە کرد شەهادەمانەیە کە ئەمە لایەقی ئەوەیە دەرسی کوردی بە قوتابی کورد بڵێتەوە ئەو لەوێش ئەو بڵێن کرانەوەیە بوو و کورد زۆر چووە پێشەوە جگە لەمە دۆزی سیاسی کورد زۆر چوە پێشەوە لە هەموویشی گەورەتر کرد لەو ماوەیە دەستکەوت ئەو هەڵبژاردنە بوو کە لە هەشتا ئەندامی کورد چوونە پەرلەمان خۆ ئەندامی پەرلەمانی کورد زۆرن کە لە حیزبی ئەکرانەوەی ئاشتی بوو ئەمانە هەمووی دەستکەوتی ئەو حرەکە ئاشتیە بوو کە بەنیوە و ناوەچڵ و بە ئەنواع وەشکاڵ پیلانی لێ دروستەکرا بەڵام ئەو کرانەوەیە بوو وەکو بڵێن چۆن کەوێک لە قەفەس ئەهێنیتە دەرەوە هەزاران کەوبار و باز لە قەفەس هاتنە دەرەوە کەوتنە لە فەزا و ئاسمانی ماوەستا ڕاستە جەنابەت لەوانەیە ڕەخنەگیری پێشتریش باسم کرد زۆر ئەو بابەتە مناقەشە نەکەین بەڵام ئێستش ئێڵێم خۆشت ڕەخنەگریت پێدوانیە بۆ خۆی کوردیش بەشێک بوو یا سیاسەتێکی هەڵی پیادەکرد ئەگەر نەرمتر بووایە لەگەڵ ئەو وەکو پەیامەکانی ئۆجەلانیش کە لە ئیمرالی و ڕایەگەیان میعنی لە ڕێی خەباتی مەدەنیەوە وەکو تۆ ئێستا باسیەکەی زیاتر نەگەیشتە کۆمەڵی ئامانجی باشتر و دوور لە شەڕ و تەقە و یەکتر کوشتن من شتێک کرد بە باسەکەم ئەوە ئێستش زۆر جار لە هەموو کۆڕ و دانیشتەکانمە لەگەڵ ئەو برادەرانەی ڕۆشنبیرەکانی سلێمانی و ئەوانەی کە لەگەڵیاندانی کار و باسیەکەین بە درێژایی مێژوو بەشێک لەوەی کە کورد نەبووە بەشت نەبووە بەکیان نەبوون بە دەوڵەت بەشێک لەوە خەتای کورد خۆیەتی ئیتر لە هەموو بارێک لە بواری فەرهەنگی بێ سیاسی بێ ئەو شەڕ ناوخواانەی کە لە ناو کورد کراوە ڕاستە دەسی دەرەوەی تایە ڕاستە دەوڵەتی ئیقلیمی و دەوڵەتی گەورە کانیش کە بەرژەوەندیان لەوە نییە کورد بێتە خاوەنی کوردستانەکەی و ئەو سەروەتی سەر ئەرزوو ژێر ئەرزوو ئەو هەموو دڕ و جەواهر و گەوهرەی کە لە ژێر ئەرزەی کوردستانەیە بێتە خاوەنی چونکە ئەترسن ئەمە بێ ئەم میلەتە ببێ بە شتێک و مشکیلە بۆ دەوڵەتانی ئیقلیمی و ئەوروپیش دروستکە ئەوانە ڕاستە دەستیان تێ هەیە بەڵام کوردیش خۆی مادەیەکە زۆر جار ئەو دەوڵەتانە ویستی وەکو قوڕی سەناعی هەبوو ئێمە وەختی خۆی لە پۆلی 6 و 7 هێنا هەر بۆ قوڕ هەموو شتێک شێری لێ دروستە کرد مشکی لێ دروستە کرد پشیلە لێ دروستە کرد تەیر و تووری جوان لێ دروستە کرد لە قوڕی سەناعی ئێمە وەکو ئەومان لێ هاتووە دەوڵەتانی ئەقلیم و دەوڵەتانی دەرەوە بەداخەوە ئەوە نزیکەی 100 ساڵە ئەوە باش هەموو شتێک یەکێک لە بابەتە گرنگەکانی دەر کە باسیەکەی بۆ نمونە باز لە گفتوگۆیان ڕێکەوتنی نێوان ئەو کێشەی لە نێوان پژاک و حکوومەتی ئێرانە هەبوو ئەو کاتانە تەنانەت تۆ لەناو ئەوە شاوی چارە سەران کرد ئەو بێدەنگبوونی تفەنگەکان و نەمانی شەڕی سنوورەکان لەگەڵ حکوومەتی ئێرانیە پەیوەندی بۆ ڕێکەوتنەوە هەیە کە ئێوە چەند جارێک لە بەغدا و لە ناو خاکی ئێران لەگەڵ حکوومەتی ئێرانە دانیشتن و چارە سەران کرد بەڵێ ئەوە کێشەیەکی گەورە لە بینی پەکەکە و حکوومەتی ئێرانە دروست بوو یەکەم لەسەر دروستکردنی پژاک دووهەم لەسەر چالاکی چەکداری پژاک لە ناو ڕۆژهەڵاتی کوردستان بە ئیستیلاح ئێران ئەمە دروست بوو ئەوە بوو ئێران لەشکرێکی زۆری هێنایە سەر ئەو سیلسی لە شاخانەی قەندیل کە لەم دیوە یا لەو دیوە پارەگاکانی پەکەکەی لێ یا نزیکی سنووری ئێرانە کەوتە تۆ باران و هەندێک کادری ئەوانی گرت و بە تایبەتی لە منتیقەی ئورومیێوەوانە زەختێکی زۆری خستە سەر پەکەکە و ئەو کەسانی کە سەر بە پەکەکەن و هەندێکی گیران و هەندێکی ئەعدام کران و هەندێکی ئیتر ئەوە لەوێ مامجلال لەمەیشا مبادرەیەکی کرد ینی بۆ تاریخ
یعنی ئەکرێ بڵێن تۆ لە کتێبەکەشا زۆر ئاماژەکەی تەنانە باسی تەوسیاتی مام جەلالەکەی بۆ کرانەوەی ئاشەکە کە ئەچیتە تورکیا و ڕاوێژکاری ئەمری قەومیە بینی بۆ ئەمەی ئێرانیش هەر مام جەلال لە پشتی ئەوە بوو هانی ئەدان ئەم کێشانە چارەسەر مام جەلال دیار بوو ئێرانیەکان پێیانوتە بوو تۆ کارێ بکە لەگەڵ پەکەکە کە ئەم مەشاکی لەمان لەسەر سنوور لێ دوور بخاتەوە بە چکە پەژاک چالاکی چەکداری زۆری کرد چەند کەسێک لە سەرکردەکانیان شەهید بوون لە شەڕە چالاکی چەکداری لە خوو ماکۆ و دەور و پشتی ئورمیە و هەتا گاتە کرماشان و ئێلام و شاخی داڵەهۆ و شاهۆ و داڵەهۆ و لەولاوە شاخەکانی زاگرۆز کە لەسەر سنووری ئێرانن ئەمانە هەمووی چەکدار و گریلەی پەژاکی پێوە بوو ئێران زۆر ترسا لەمە ئەو وەکوتم ئەو هەموو هێزەی هێنا کەوتنە ئەوە کەوتنە تۆ بارانی ئەو شوێنی ئەو برادرانەوە حاصل مام جەلال خۆشی وتی بە منوەتی ئێرانیەکان تەکلیفیان لێکە وەختە ئەحمەدی نەجات سەرۆک وەزیران بەتا ناوی ئەویشی هێنا کە ئەم کێشەیە چارەسەر بکەنەوە ئامادەن ئەوان یعنی ئێرانیەکان هەڵوێستیان باش بوو وەکو تۆ باسیەکەڵی مام جەلال هەڵێ سەرۆک کۆمارە و کاتە ئەحمەدی نەژا و توتی خۆت چۆنی چارەسەرەکەی ئێمە ڕازی وا بوو مام جەلال دیسان تێکەڵی پەیوەندی لەگەڵ من کرد و منیش پەیوەندیم لەگەڵ برادەران کرد و وەفدێک چوینە بەغدا لە ماڵی مام جەلال هەیئەتێکی گەورەی ئێرانی لە 3 کەس هاتبوون لەوێ کەوتینە قسە هەتا هەندێکی مام جەلال فارسی و کرمانجیەکەی هەندێکیشی من چەند فارسیەکەم ئەوەی ئەزانم تێبگەم بەڵام ممکنە لە قسەکردنا زۆر هین نەبم توانیمان لەوێ بنکەیەک دانین بۆ تەفاهم لەو بینینە ئیتر بینینی تری هەبوو چەند قۆناغێک دانیشتنە بوو گەشتە ئەنجامێک لێرە لە ڕۆژهەڵاتی کوردستان چەند معسکەرێکی وان هەیە لەسەر سنوور لە هەولێر ئەنجا برادێکی سەرکردایەتی یەکێتی و برادێکی سەرکردایەتی پارتیش تێکەڵی کۆبوونەوەکان بوون چونکە ماوزوعەکە پارتی شەگرێتەوە یەکیتی شەگرێتەوە ئەو وەختە پەیوەندیان باش بوو ئەو نەناکۆکی نەبوو لەوێنی پارتی یەکێتیە وەلحاسد چەند کۆبوونەوەیەکیشمان کرد لە سەلاحەدین لە سەری ڕەش کە مەسوولی گەورەی ئێرانی تیا بوو منیش ئامادە بووم برادەرانی یەکێتیشی تیا بوو پارتیشی تیا بوو لێوە گەشتینە ئەم ئەنجام کاتە ئەم بێدەنگی ئێستا هەیە پەیوەندی بۆ ڕێکەوتنەوەیە احتیمالە تا ئەم وەختە ئەو خروقاتانەی کە لەوە پێشە بوو تا ئێستا هەشتیوا دووبارە نەبووەتەوە باش بەس یەک شت هەبوو ئەمان ئاخر ئیتیفاقکە کرای نوسخەکەم لایە مسودەکەش من نووسیم و دوایی تعدیلات و گۆڕانکاری تیاکرا ئیمزای منیشی لەسرە ئیمزای نوێنەریەکێتی پارتی ئێران پەکەک ئەوە بۆ پەکەکە مهم بۆ کە دەوڵەتی ئێران لە مستەوای گەورە بێ لەگەڵ پەکەکە دابنیشێ و چارەسەری مەسەلەکە بکە ئەوان هەچەند بەڵام ئەمەی ئێران ئەی کرد تورکیا خۆت شتی وای نەئەکرد لەگەڵ پەکەکە وانە تۆ لە کتێبەکەش دیارە ینی باسی مەوقفی ئێرانیەکانەکە ئەڵی مەوقفێکی باشیان هەبوو لەوەی کە ئەم ڕێکەوتنە یعنی نرخاندیان نەتیجەی باشی هەبوو وەکوتم ئێران یەکشتی لە پەکەکە ئەویست و ئیستەی شووا ئەبزانم هەر ئەوەیە کە پەکەکە تەدەخولی سنووری ئێران یا ڕۆژهەڵاتی کوردستان نەکە و هێزی چەکداری لەوێ دروست نەکە و نەبێتە تەرەفێک لەوێ پەکەکەش ڕازی بوو بەمە پەکەکە ڕازی بوون ئەتیفاقەکە لەسەرەوە کرا کە هێزی چەکداری پەژاک
هەچەند ئەمان ئینکاریانە کرد کە ئەمانە بێ بەڵام ئەیانوت ئێمە ئەتوانین قسەیان لەگەڵا بکەین لەگەڵ پەژاک حزبێکی سەر بەخۆی پژاک بۆ خۆی لقێکی پەکەکە نەبوو لە ئێران دروست کرابوو پەژاک دروست کراوە چۆن لێرە پارتی چارەسەر هەبوو لەوێش ئاخر ئەوان بە ڕسمی احترافیان بەوە نەکردەوە تا ئیسەش نایکەن بەڵام ئەڵێ ئێمە تەسیرمان لەسەریان هەیە چونکە ئەوان بە ئەفکاری عەبدوڵڵا ئۆجەلانی ئیشەکەن عەبدوڵڵا ئۆجەلانیش سەرۆکی ئێمەیە معنای ئەوەیە ئێمە ئەتوانین تەسیریان تێ بکەین لەم چوارچێوەیە ئەوان کەوتنەیش والحاصل ئیتفاقەکە بەم شکڵە بۆ بە هەموو کەس بزانێ لە کتێبەکەیشە باسم کردووە یەکەم پژاک لە دەوری شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات چالاکی عسکەری نەکا خۆی پیشان نەدا چونکە ئەوان داوایان نەکرەوە کە تورکیا بێ هێزی پژاک هەموو چەکدارەکانی بێنە دەرەوەی سنوور ئەمان وتیان ئێمە ناتوانین ئەوە بکەین چونکە ئەو سەلاحێتەمان نییە و ئەو دەسەڵاتیشمان نییە بەسەریان ئاوا ڕێکەوتین یەکەم چالاکی سەربازی لە ناو شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئێرانان نەکرێ و بە چەکداری خۆیان پیشان دەدەن دووهەم ئەوان داوایان نەکرد ئەبێ هێزەکان بچێ ئەمان وەکوتم ئەوەی هێزەکانیان لە ناوچە سنوورەکانی ئێرە چالاکی سەرباسی بەڵام فەقەرەیەکی تایە لە حاڵەتێکە ئەگەر ئەوان پەژاکێکیان کوشت ئەمانی شەقیان حەقیان هەیە پازدارێ بکوشت وەفعلان ئەمە وەکو خۆیان لەن عین و بالعین و سن و بسن ئەمە تا ئێستش بەردەوام هەردوو لاپابەندن پێ هەردوو لاپابەن ئەمان یەکێکیان کوشت بێ ئەوانیش زاڵتێکی پازداریان کوشت ئەوە چەند جار ڕووی داوە داوەکو ئێستا ئیتفاقە بەو شکڵە هاتوو باش هەرچەند نامەوێت کاتی بەرنمەکەم زۆری نەماوە بەڵام دوجار کە ڕێکەوتنە استراتیژیەکە داواکەن ئێرانیەکان ئەم ڕێکەوتنە ناکرێ بەڵام بەمەی کە تۆ باست کرد بەمە ڕازیە بن هەردوولا بەڵێ بەمە ڕاز دوای ئەوە کۆمەڵی ڕووداوی تریەتە پێشەوە بە تایبەتی لە دوای ساڵی 2013 و 14 ئەوانە و دروستبوونی هێزی داعش و ڕۆژاوای کوردستان و کۆبانێت تۆ لە کتێبەکەش تا باسی ئەوەکەیت و کە لەسەر خەت بوویت بە تایبەتی لەو شەڕانەی کە لەوێیان ڕوویەیە ئەو ڕووداوانەی کۆبانەی خۆ بەشێکیشی کە ڕوویاندا ئەوانش هەر پەیوەندیان بە پەکەکەەوە هەبوو یاخود ئەگەر هێزێک کە لەوێ هەبوو بێ لە ڕۆژاوای کوردستان هەروەک چۆن باسی پژاکمان کرد لە ڕۆژهەڵات لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەمان شێوە لە کۆبانێش هەبوو ئەوە چۆن بوو تۆ تەداخولت کرد لە ڕۆژاوای کوردستانیشا بۆ ئەو پرۆسەویا و عملی عسکەری و چالاکیانەی کە لەوەیەکرا من وەکو خۆ دەزانی و لە کتێبەکەیشە باسکم هەموو کە دەزانێت لەگەڵ بۆ هەر ئیشێک کە بزانم خزمەتێکی نەتەوەی و خزمەتی خەڵقی کوردی تایە و خزمەتی شۆڕشی باکووریشی تایە ئامادە بوو پەیوەندیم هەبوو لەگەڵ برادەرانی ڕۆژاوا بە تایبەتی ئەوانەی لە ناو شەڕان لە کۆبانی بەهۆی سلیموان پەیوەندی هەبوو لەگەڵ ئیتر ئەو کەسانی کە لە ناو شەڕابوون بەهۆی وەسایلانەوە واتساب و تەلەفۆن و ئەو شتانە برادەران ڕۆژانە چی ڕووی ئەدا لەوێ یان نار ببن من لێرە ئەمدا بە قەندیل ئەیشمدا بە برادێک کە پەیوەندی هەبوو لەگەڵ ژووری عملیاتی کوردی عێراقی ئەمریکی هەبوو لە هەولێر لە وەختی شەڕی ڕۆژاوە و بەتایبەت چاوەردێری ڕووداوەکانیەکەن ئەمریکا هاوپەیمانان حولەفا بەڵام هەر هینەکە ناویەوە بوو ژووری عملیاتی عێراقی کوردی ئەمریکی من لەگەڵ ئەو ژوورە پەیوەندیمە ئیتر شتەکان ئەهات و ئەچوویان هەر لە ژووری دانیشتوین مجاری وابوو لە ساعتێکە 12 مەسج و تەلەفۆن و شدە هاتووە ڕووی بە هەر حاڵ برادەرانی قەندیل داوایانە کرد وەزع چۆنە ئەوان بە بنیانەوەت من بەوانمەوەتیە ئەوان قسەیانە بووم خۆشیان پەیوەندیان هەبوو چیت کرد بۆ ئەوان من توانیم ئەو دەنگ و باسانە بگەێنم وەسعی شەڕ لە حەزەبە لە حەزە بگەێن بە ژووری عملیات چونکە ژووری عملیات ئەوان بڕیاریان نابوو کە ئەگەر بێت و
یعنی تەسەوریان وا بۆ عەسکەریەکانی ژووری عەمەلیات ئەگەر بێت و کۆبانی بکەوێ و داعش سەرکەوێ کوردستانی ڕۆژاوایش یا بەشێکی زۆری سووریا وەکو مووسڵ و منتیقەی کوردستانی عێراقی لێیە یا وەکو عێراقی لێیە داعش ئەمەلەوەک لەبەر ئەوان زۆر ئاگاداری ئەوە بوون و هەوڵیان دەدا کە کۆبانی نەکەوێ. ئەسش ئەوەی کە مهم بێ مەسجێکم بۆ هات ئەڵێ ئێمە تقریبان 70-80 کەس ماوین و لە مربعێکی چەند کیلۆمەتریە ماوین هەموو شارەکە وردە وردەکەوتوتە ژێر دەستی داعش و بڕیارمانداوە تا ئاخر فیشک بەرخۆدان بکەین و ئاخر فیشەکیش بە خۆمانەوە لەگەڵ یعنی ئاخر فیشەکیش ئەینێن بە خۆمانەوە بۆ ئەوەی بە زیندوی نەکەوینە دەست داعش و لەگەڵ ئەم 70-80 کەسە 12 عایلە و ژن و مناڵیشمان لەگەڵە هەموو ئەم بڕیارەمانداوە زەخیرەشمان نەماوە حتا ئاویش چونکە سعات بە سعات داعش شارەکەی ئەگرت و ئەوان کۆبوو بوونەوە لە شوێنێک. من ئەمەم کرد بە ئینگلیزی بە کوردیەکەش ناردم بۆ ژووری عەمەلیات و برادەران ناردم بۆ قەندیل و ئەوانی جوابیان نامەوە چیت پێکرێ بە ئەمریکیەکانەوە. دوایی لە ژووری عەمەلیاتەوە هەندێ داواکاریان کرد کە شوێنەکان کە داعش زۆر تەحسیناتیان هەیە فڵان شوێن شمان شوێن ئەوانە ئەوانی جوابیان نامەوتیان لە گۆگڵ خەریتەکەی کۆبانی ببینن خەستەخانە هەیە گردێکەیە بەرزایەکەیە شوێنێکەیە ئەوانە هەمووی داعشن ئەو منتیقەیشمێ حتا برادەران تۆزێ مەشکوک بوونی وتیان تۆ ئەو معلوماتانە هەموویە بوان جا بەڵکو ئەمریکیەکان یا حولەفا چی ئەمانە لە برادەرەکانی ئێمەیەوە حاصل من هەر گومانیان هەبوو لە هاوپەیمانانی هەر گومانیشیان هەبوو لەوانیش ئەو مەسجێشم هەر لایە بۆ تاریخیان من وتم باوەڕ ناکەم پەکەکە بە تۆیان وت بەڵێ وتم باوەڕ ناکەم چونکە ئەوان ئەزانم کە بڕیاریان ناوە هەتا پیان بکرێت پەکەکە کۆبانی نەکەوێت ئیتر ئەو شتانە بوو لێرە لەو وەختە داوایان کرد لێرە هینمان کۆ کردەوە من بە جەنابی مامجەلا لە وەختە ئەمە توانی بە ئیشارە قسەی لەگەڵ بکەین لێرە بوو بە برادەران یەکێتی زەخیرەی شەڕمان کۆ کردەوە لێرە هێزی پێشمەرگەشتان نارد لێرەوە هێزی پێشمەرگەشت چوو بۆ یارمەتیان سەبەت باسەکە زەخیرەی شەڕمان ماوەی بەرنامەکە زۆری نەماوەگە تۆزێک هەشت تەن لێرە کۆکرایەوە سیلاح لەگەڵ زەخیرەی شەڕ نردوانە هەولێر لەوێ حولەفا لەو ژوورە بینێرن شتێکیش بۆ تاریخ حەزەکەم هەموو کەس بزانێ و ئازام لە کورد کتێبەکەش نووسی لەوێ بوو بە مناقەشە تورکەکان زانیان نەیانهێشت وتیان نابێشتی وا بکەن ئەگەر ئێوە بکەن ئەمە یارمەتی تیرەوە ئەلم قسانیکەیکەن فەرەنسیەکان وتبیان لە مناقەشە بوو چەند سەعاتێک لە ناو ژووری عەمەلیات کە ئەم شتانە بنێرین یان نەینێرین تورکەکان زانیان تەئییدیان لە ژووری عەمەلیات دەکردو کە نابێ بینێر فەرەنسیەکان وتویان بە ئەمریکیەکانیش و بە ئەنگلیزیەکان و ئەوانی کە هاوپەیمانن وتبیان ئێوە ڕازی بن ڕازی نەبن ئێمە ئەمری ڕێئاسەمان پێیە ئەبێ ئەم سیلاح و یارمەتیانە بگاتە کۆبانی بۆ هینەکە چونکە هینەکەی منیان بینی بۆ بە ئینگلیزی بەرقیەکەی کە لێوە مەساجەکەی کە بات وتبیان ئێمە نامانەوێ بکە وەڵحاسڵ ئەوە 20 بوو هەشتی یەکێتی بوو چواری هی پارتی بوو هەشتیشی هینی حولەفا بوو بەڵام هینی حولەفا ئەمانە یارمەتی بوون بۆ ئەوەی کۆبانی نەکەوێت چونکە کۆبانی ئەو مقاومەیە ئەوان کردیان لە تاریخان نییە و نەبووە هەموو ژەنراڵە عەسکەریەکانی عالم ئەو شاهێدیەیان باش ئەمە بوویتر لە تیارە فڕیانە خوارەوە کە ئەوانەیان وەرگرت بوژانەوە هەر زەخیرەکەیان دەستکە و شەوی یەکەم و 24 ساعتی یەکەم
تقریبن نیوەی کۆبانیان پاکردەوە. ئەوەیە لە کتێبەکات و باسیەکە ئەڵی من چەند شەو بوو نەخەوتبووین لەگەڵ ماڵەوە بەڵامی تر کە هەواڵی سەرکەوتنمان بیست دوای ئەوەی تر استراحەتمان حقیقەتی جواب ئەی ئەوەی هێزە تۆ باسی تورکیاکەی ئەخۆ هێزێکی پێش ڕۆژ ئەنجاکی تورکیا ڕێگەی پێ ئەنجا کە ئەوە دروست بوو تورکیا ترسی لێنیش کە ئەمە بوو بە قەزەیەکی دووەلی بوو بە قەزەی ئەوروپا بوو بە قەزەی ناتۆ چکە ناتۆ هاتە سەرخەت ئەمریکا هاتە سەرخەت بۆ ئەوەی ئەوە ڕوونەدا وە پرادرانی پەکەکەش لە قەندیل و لە ڕێی جیهازای عەلامیەکانیانەوە تەلەڤیزیۆنەکانەوە داوایان کرد کە هێزی پێشمەرگەی واجبێکی نەتەوەیە بچێ بواوێ تورکیا ناچار بوو ئەمەی بە باشتر زانی کە ڕێگە بدا هێزی پێشمەرگەی کوردستانیش بچن بۆ ئەوێ بۆ یارمەتی تەمە هێزی پێشمەرگە چوو وەختێک چووان لە سەدا هەشتا و نەوەدی داعشیان تەسفیە کردبوو شوێنەکانیان گرت بوو بەڵام هەنگاوێکی زۆر نەتەوەیانە بوو هەنگاوێکی زۆر نیشتمان پەروارانە بوو قەزیەی کوردی وا لێ کرد کە کوردەکان سەر ڕای هەموو ناکۆکیەکانیان سەر ڕای هەموو شەڕ و ململانیەکانیان بەڵام لە کارە چارە نووسەکانە یەکەن ئەمە ئەو تابعەیە بە هەموو جیهان بە تایبەتی بە تورکیا هەتا وای لێ هات باخچەلی هات لە پەرلەمان من خۆم جێو لێ بوو ئەیا بەسەریا ئەیوب هێزی کوردستانی لە کوردستانی عێراقەوە بێتە کوردستانی تورکیا بچێ بۆ کوردستانی سووریا نێڵێ کوردەکان دەشەڕە شکست بێنن ئەمە کارەساتێکی نەتەوەی تورکیا خەریب بوو ئەوە چێ بوو لە تورکیا و بڕیار بەدەستانی ڕێیاندا و هێزە کوردیە بەناو تورکیا بچێ بۆ کۆبانێ ئەردۆگان شخصی بوو پەکەکەمەی نرخان تاوان بەکوتم لەوێ ئەوان بەیانیان دەرکرد ڕۆژاوا بەیانی دەرکرد هەموو منزومای نەتەوەیەکانی پەکەکە بەیانیان دەرکرد پیرۆزبیان کرد لە پێشمەرگە لە تەلەڤیزیۆنەکان پیشانیان کە پێشمەرگە بەسم هەڵوێستەکەی تورکیایە ئەردۆغان پیان زانی یعنی ئەوەی کردبوو بۆیان ئەردۆگان لە یەک لەبەر چی کردی با ئەوە ڕوون بێ من ئەوە بە تەفسیلێک چونکە نەیویست قەزیەی کورد بێ بە قەزەیەکی دووەلی ویستی قەزیەکە لە بینی ئیقلیمی و تورکیا و عێراق و سووریا و کووردا بمێنێتەوە ئەو هەنگاوە لەوە ترسا سبەینێ هێزی تر بچێ هێزی فەڕەنسی بچێ هێزی ئەوروپی بچێ حلوفا بچێ ئەمریکا بچێ بێ لەوێ ئەوەی کە تورکیا لێ ترسا دروستبوونی کیانەکە شتێکی وا دروست ئەمەی توی ئەڵێ معلوماتی خۆتە یاخود ئەمە قسەی ئەمە تەحلیلاتی خۆمە تەحلیلاتی زۆربەی شرۆڤەکارەکانە و معلوماتیشە کە مەجلیسی ئەمنی قەومی تورکی پێڵێن مەگەکە کۆبوونەوە وتیان ئیتر ئەبێ لێرا بوەستێ چونکە مەجلیسی ئەمنی قەومی تورکی موافقەتی کرد کە ئەوە هێزە ڕۆی بەڵام ئیتر دوایی کە زانیان شتەکە لێرە ئەوەستە ئەوانیش پاشگەز بوون من سوپاس دەکەم ماوەی بەرنامەکەم تەواو بووە بەڵام ئەمەوێ بوو بتگێڕمەوە بۆ یەک دوو ڕووداوی گرنگ کە لە سەرەتای بەرنامەکە لە حەڵقەی یەکەما باسمان کرد تۆ هەچەند لەوانەیە زیهنی بینەران ئێستا لەسەر فۆکسیان لەسەر باسی سیاسەتی ناوچەکە و پەکەکە و تورکیا و ڕۆژەڵات و باشوور و ڕۆژاوای کوردستان و باکوورە بەڵام ئەمەوێ هەر بۆ بینەرانیش تۆ باسی ڕووداوێکی گرنگە کە یەڵی کاتی خۆی لە کۆنا تۆ لە چلەکان و پەنجاکانە باسی دوو بنەماڵەکەی لە پێنجێنا هەبووە بنەماڵەی مەخەوبارە باسی ئەوە ئەەکەیتەوە دواتر کە دوای نزیکەی 50 ساڵەوە تو ئەچتە ئەمریکا ڕۆژنامە نووسێکی واشنگتن پۆست دێ بە دوای تۆ ئەگەڕێ و دوو معلوماتی زۆر گرنگەڵی ئەم مەخە لە میخائیلەوەتەوە بارامەکەش لە ئەبراهام لینکۆڵنەوەتەوە و باسی ڕووداوێکی تری گرنگی نونە کوژراوەکەی کە لە نێوان پێنجێن و هەرگیانە یا بڵێ نزیک بە بناوە سووتە دۆڵێکەیە شیوەکەی ئەو ناوەی ناوە پێم خۆشە گەر وەکو دوا قسەت لە کۆتایی بەشی سێمی بەرنامەکەمانە بە کورتی بۆ بینەران بکەیت ئەو ڕووداوانە چۆن بوو هەم ئەو دوو ناوەی کە هێناوتەوە چۆن چوونە سەر ئەوە هەم نونە کوژراو یەکەم ئەوەی کە چوونە ئەمریکا لەو سەفەرا بوو کە چوین بەلای پەترۆزگالی لە واشنگتۆنەوە چوون بۆ ویلایەتی کالیفۆرنیا لە کالیفۆرنیا کوردێکی زۆری لێ کوردەکانمان بینی
من لە ماڵی کوردێکی تورکیا پێڵێن دکتۆر هەواڵ لەوێ دکتۆرە ئەوە خێزانەکەیشی کچی برادێکم و کە پێشمەرگە بوو عەرەب بوو بە پێشمەرگەوتر لەوێ یەکتریان گرت بووەوە کە چووم یەکتریمان ناسیەوە ئێمە لە ماڵی ئەوان بووین تەلەفۆنێک هات بۆ خاوەن ماڵەکە وتیان جا پێش ئەوە کە ئێمە ڕۆیشتین واشنگتۆن پۆست مقابلی لەگەڵ من کرد پێنجوێنی وایوت و پێنجوێنی ئەوەی کە چوون بە پەترۆس غالیەوەمانە ئەمە بڵاو بووبووە کە چویشن بۆ کالیفۆرنیا وتم بەیانی منەچم بۆ کالیفۆرنیا ئەوەیشی نووسی بوو کە بەیانی سەفەرەکەن بۆ ناو کوردەکانی کالیفۆرنیا کە چوومە ئەوێ ئەو شەوە تەلەفۆنێک کات وتیان فڵان کەس لە ماڵی ئێوەیە وتی بەڵێ وتیان ڕۆژنامە نووسێک ئەوێ بێ بیبینێ موافقە تۆ باسی ساڵی 95ەکەی 95 ماڵێ ڕۆژنامە نووسەکات پیاوێکی بەتەمەن و گۆچانێکی بدەست و بۆ خۆی تەقدیم کردوتی من گۆشە نووسم لە واشنگتۆن پۆست ناوم ئەوەیەوە ئەوەی شاویەکەم و ئەوەیە هێتم فەرم وتیان دێ پرسیارە لێ یەکەم جا من لە هەندێک شوێن وەختێکیش کانیستۆی کوردیمان دروست کرد لە وەفدێکی گەمایندەی یەهودی یودیش گەمایندە هەیە لە بەرلین هەموو میلەتەکانمان بان کرد بۆیە کە لە بەرلینە جوولەکەکانیشمان بان کردو ئیتر ئەسماشتەری منی تەقدیم کردەوە کوردی عێراق و خەڵقی پێنجوێنە و شاعرەوەیە ئەم یەزێک کە چوین دانیشتین منی تەقدیم کرد جوولەکە بوون لە جوولەکەکانی ناو بەرلین بوون یەکیان بە عەرەبی لەگەڵی قسە کردم وتی پێنجوێن ناوی خۆتە یا باوکتە یا عەشیرەتە وتم ناوی شارەکەمانە پێنجوێنیش لە پێنج جوین پێنج جوولەکەین باسی وتی پێنجوێن چییە و لە چیوە هاتوو ئەمانم باس کرد ئەمانەی نووسی بوو ئەم خەلفیەتە هەبوو کە چوین کابرا هات وتی یەکەم پێنجوێن تۆ لە شوێنەکە وتوتە پێنجوێن پێنج جوولەکە ئاوانی کردوتە چۆنە منیش ئەوەی کە نووسی و ماڵم پێنجوێن پێنج ڕیوایەتی لەسەرێکیان ئەمەیە کە پێنج جوولەکە ئاوانیان کرد پێنجوین ئێستایش بنەماڵەیەکە پێڵێن مەخە بڵام بنەماڵێک پێڵێن بارام بەهرام نەک ئیبراهیم لان کۆلن ئەبراهام ئەوە ئەمە ئاوایە وەکو چۆن لەو کتێبا باسم کردە ئەوان باس کرد پێنج ناوی پێنج ڕیوایەتی لەسەر ناوەکە یەکیان ئەمەیە پێ خۆش بوو نووسی وتی بە ناوی خۆ تۆ بڵاوی مۆتم بڵاوی کردە وتی سوالێکی ترم هەیە جوولەکەی کوژراوە لە ساڵی چلەکانە لە پێنجوێن چی لەسەر ئەوە زانی وتمەڵا ئەوە من مناڵ بووم باسییانە کرد لەیان و کابراایەک پێیانەوە نونە ئیسش خزمەکانی بوون بە موسڵمان هەرماون لە پێنجوێنە خزم و کەس و کارەوە ئەوەی ئەم کابرایە وردەواڵە فرۆشی پێڵێن دێوەرە لە گوندەکانە گەڕان وەختی خۆی وڵاخییان هەبوو شتیانە بەرە فرۆش لە شارۆی بر لە گوندەکانیان فرۆش ئیشی ئەوە بوو کوژراوەیەکی گەڵێن لەسەر بۆ پارە و ئێسرەکە وێسترێکی باشی هەبوو و وەختە وڵاخ پارەی کردووە یەکێ گەڵێن پۆلیسەکان کوشتیانە بە دەسیسەی ئەو وەختە ئەفکاری نازی هەبوو لەناو مشتەمەها ئەوانە یەکی ئەڵێن ڕیوایەکی تریش هەیە ئەڵێن فەقیەکانی مزگەوتی پاشا مزگەوتێکمانەیە لەوێ پێڵێن مزگەوتی قازی ئەو فەقییانە فڵان و فڵان وتوانێ بە کافرەوە چێ ناو گوندەکانە گەڕێ باسی دیانەتی جوولەکەیەکە و کوشتیوانە کامیان ڕاستە نازانم و چونکە تحقیق نەکردووە بەس مناڵ بووم بیستومە ئەجا ئەو ئەمەی نووسی وتی ڕسمێک بگرین ڕسممان گرت وتی ئەمە بەناوی خۆتۆ بڵاوی کەمەوتم بڵاوی بکەرەوە من ئەوەیە بەڵام ئەم شتانێکە ئەڵێم بیستومە بەڵام ئەو چۆنە معلوماتانەی دەستکەوت ئێتر ئەو چۆنی ئەم معلومات ئەوەی پێش و دەربارەی ناوی پێنجوێن وەختی خۆی پێم وتی لە ڕۆژنامەکانە بڵاو کراوە ئەم ناوی ئەم کابرایە چۆنی دەستکەوت بوو نازانم بەڵام وتی ئەمە یەکێک بۆ لەوانەیە ئەوە بوو لە چلەکانە کە ئیسرائیل دروست بوو یەهودیەکانی دنیا هەندێک وڵات ڕێگەیە بڕۆن و هەندێک ڕێگەیان نە عێراق لە وڵاتانە بوو کە ڕێگەیدا جوولەکەی کێچێ بۆ فەلەستین بچێ بۆ ئیسرائیل کێ چێ بچێ جوولەکەکان ڕۆشتون وتی ئەمە یەکێک بۆ لەوانەیە کە گەڕاوە لە منتیقەکانە چونکە لە منتیقی کوردستانە
مەسەلەن گوندی وا بوو 3-4 ماڵ جوولەکەی تیا بوو گوندی وا بوو 5 ماڵ بوو گوندی وا بوو 2-3 ماڵ بوو ئەو گەڕاوە بە ناوی و ئەم شتانەی کە فرۆشتوێت ئەم ئیشەی وردەواڵە فرۆشە لە گوندەکانە بزانێت جوولەکە لەو گوندانە هەن ناوێر ناوی خۆیان بڵێن و خۆیان ئاشکراکەن تا کاراسانیان بۆ بکپچن بۆ فەلەستین ئەمە ئیشی ئەوە بوو لەبەرەوە وتی ئەمە لای ئێمە بەتەڵی وەکو بەتەڵێکی قومی وایە بەڵێ ینی ئەوان بیست بوویان بەرلەوە بەڵێ ئەنجامن نەکاتم بە خزمەکانی و خزمەکانی ناسم وتم خاڵتان بەتەڵێکی قومی تاریخی یەهودیەکان بەڵێ زۆر سپاس بۆ محەممەد ئەمین پێنجێنی سیاسەتمەدار سپاس دەکەم لە سێ حەڵقەی بەرنامەی جێپەنجە لەگەڵمان بوویت سپاس بۆ ئێوەش و هیوای سەرکەوتن سپاس بۆ تۆش بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەوی سپاستانەکەم تا ئێستا دانیشن بە دیار بەرنامەکەمانەوە بەر لەوەی ماڵاوایی بکەم دەمەوێت سوپاسی کتێبخانەی ئەمازۆن بکەم کە لە بەشی یەکەم و دووەمی بەرنامەکە دەرفەتیان بۆ ڕەخسانین توانیمان گفتوگویەکی مێژووی و سیاسی و باسێکی گرنگی ئەزمموی محەممەد ئەمین پێنجێنی بکەین لە ناو کاری سیاسیدا سوپاسستانەکەم دووبارە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.